بلۆکردن بەرامبەر کەسێکی مسلمان بەکاری بینی، کەسێکی کەوا باش بیتن، کەسێکەوە کێشەی لە گەرەتو نەبی، کەسێک خراپەی لۆتو نەبی، حرامە. حرام و حەلال لە ئەنتەرنێتی شەیە. ئەمە کێشەمان لەگەر کەسانێکە هەر ئەسڵەن ئامادەنینە ئامۆژگاری وەگرن. پێشەشی بە خێراتنی کەناڵی پایتەخت دەکەم، خۆی لە شەرعی زۆر شت هەیە، دوو لایەنە. لایەنێک بەکاری بینی باشە، لایەنێک بەکاری بینی خراپ دەبتەوە. عینەشت بلۆکردن بەرامبەر کەسێکی مسلمان بەکاری بینی، کەسێکی کەوا باش بیتن، کەسێکەوە کێشەی لە گەرەتو نەبی، کەسێک خراپەی لۆتو نەبی، حرامە. بەرامبەر کەسێکی دیکە بەکاری بینی کە کەسێک بێڕێزی دەکات، سنووری دەبەزێنی، ئەوە لە شەرعیش ڕێگە پێدراوە لە بەروی لە ڕای خی گەورەوە تو کەسەکە دووری خستەوە. ئەو ئایا تۆبەی دەکات تۆبەی ناکە، ئەوە دەگەڕێتەوە کەسەکە سەربەخۆ سەرخۆی، یعنی ئایا تۆبەکەی دەکات تۆبەکەی ناکە کەیف خۆتی. بەڵام یەکشت زۆر گرنگە ئەمە بزارین، حرام و حەلال لە ئەنتەرنێتی شەیە. وانە کوو لە دەریات و ئێستا لەو گۆڕەی بریەکەی ئەم خۆت تێناگەینم، محارەبەت دەکەم و ئەوە دەکەم، وانە گوناحە لەناو ئەنتەرنێتیش عینەشت هەیە. دکتۆر لە کۆمنت ئەگەر قسەیەکی ناشرین ئاراستەی کەسێک بکرێ ئەمە دروستە، حەلالە یاخود حرامە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموویەتن مسلمان نابی جوێن بداتن، زەرەدانی مسلمان حرامە، گوناحە. بەڵام عیلاجی ئەوەیە کابرا لە خۆتی وەدور بێخیوە، دوایکە یەکشت هەیە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هەر قسەی دەکە إلا رقيب عتيد لەسەر مەلائکە. باشە لە ئەنتەرنێتیش عین ئەتو قسەی بەرامبەر کەسێکی مسلمان دەکەی، عینەشتە. ئەگەر کەسەکە خراپیش بی ئەم جوێن نادەم، شێوازیتکە هەیە، جوێن نەهاتی لە مسلمان. یعنی جنێودان حرامە بە هەموو شێوەیەک حرامە لەو کەسی مسلمان. ئەگەر کەسەکە خراپیش بی شێوازیتکە هەیە بەکاربینی، شێوازی دی هەیە بەکاربینی بەرامبەری. زۆر شێواز هەیە بەڵام جوێن نا. دکتۆر وەکو کەسێکی شارەزا لە دین، دروستە موبایل لە لای هەموو کەسێک بێ، لە لای کچی هەرزەکار بێ یاخود گەنجێکی هەرزەکار بێت لە ئێستادا؟ خۆی بەداخەوە یەکشت هەیە، ئەمە کاتێکەوە کۆمەلگای کوردی تەکنۆلۆژیا هاتە ناو کۆمەلگای کوردی نەیزاری کو بەکار بین، چونکە مۆبایل چەکێکی دووسەرە، توانی بە باشە بەکاربینی، بەڵتانی بۆ خراپە بەکاربینی. ئەمە کێشەمان لەگەر کەسانێکە هەر ئەسڵەن ئامادەنینە ئامۆژگاری وەگرن. کێشەمالۆنی ئاپێبری ئەوە خراپە ئەوە باشە، ئەوەی کێشەی نییە. کێشەکە لەوەی ئەسڵەن ئامادەنیە کەسەکە بێ ئامۆژگاری وەگری. ئێستا بۆ نمونە دوو پشک پێوە دەدا، خۆ جارێ بەخۆشی دەمری، بەخۆی دەمری، جارێ بەخۆی دەمریتن، بەڵام پێوە دەدا. هەندێک کەسەیە پێویستی بە دامەزراوە، پێویستی بە پەروەردەیە، پێویستی بە زۆر شتە. ئەو کێشەکەی زۆر جاروێ لەوەی نی ئایا بزانی پێی بری ئایەوە حرامە بەجێت بکە لێگەڕێ یان برێ وڵا کاکە و حەلالە بیکاتن. بە خوددای بە شازی بۆ ئەوانە، بەڵام نارم ئەو حاڵەتانە کەسێکەوە گوێن بداکەوە مافی خۆتەکەوە تەبان دەبی بلۆشی بکەیت، دەبێتە واجب. بەڵام بابەتیشی شەرعیە، شتێکەوە نادیار نییە، بەڵام ئەمە تەطبیقکردنەکەمان لە پێش شەشی عەجزایی بووە. یعنی کوو لە دەرێ ئەمن گوناحە قسەی لەگە خەرچی ناکەم، کوو لە دەرێ ئەم گوناحە زیەتی خەرچی بدەم بەبێ سەبەب، حینە لە ئەنتەرنێتی ژوایە. کوو لە دەرێ ئەمن گوناحە جوێنی بە خەرچی بدەم، زەرەری لە خەرچی بدەم، قسەی ناشیا و ناشرین، حین واجب دەبێ و کاتی بلۆچی بکاتن. یعنی شتێکە دووسەرە بلۆکردنەکە لە حاڵەتێکە کەوا باش بیتن گوناحە، لە حاڵەتێکە کەسێکە خراپ دەبێتە واجب.